لە دووەمین یاریەکانی خولیانە پلەدوەکانی کوردستان یاریەکانی کۆمەڵە یەکەم و دووەمی خولەکە بەڕێوەچوو لە کۆمەڵە یەکەم سێ یاری بەڕێوەچوو لە یەکێک لە یاریەکان لەسەر یاریگای دووەم یانەی پێشمەرگەی هەولێر یانەی بروسک میوانداری سنووری کرد نیوە یەکەمی یاریەکە هیچ گۆڵێکی بەخۆیەوە نەبینی بەهۆی کەش و هەواوە یاریەکە لە ئاستێکی نزمدا بوو لە نیوەی دووەمی یاریەکە یانەی بروسک دەست پێشخەری کرد لە گۆڵ تۆمارکردن و لە خولەکی 60 حەمید شۆڕش گۆڵی پێشکەوتنی بروسچی تۆمار کرد. بەڵام زۆر خێرا وەڵام درایەوە دوای تەنها خولەکێک شوان عەبدوڵڵا گۆڵی یەکسانی تۆمار کردەوە و نیهاد یاسینیش لە خولەکی هەفتە ئەنجامەکەی دوو هێندە کرد و سنوور سەرکەوتنی تۆمار کرد بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر گۆڵێک. تۆقەمان دەکرد کە گەمەکی باشتر بکەین بەڵام ئەوە ینی تۆپانەیە باەکە لە بدایەتی نێ ژیارێکە بە تەواتی بکرێ شۆتی یەکەمان هەر بەڕێکرد شۆتی دووەمیش بانتانی با گۆڵیان لێ بکەین گۆڵەکمان لێکردن بەڵام بە هەڵەکی زۆر بەسیت گۆڵمان خواردەوە و هێرشمان زیاتر بکە گۆڵ بکەین گۆڵکەمان خواردەوە لە ماوەی 2 دقیقەی دوو گۆڵمان خواردەوە شتۆی پێ لە شەو دوم هەوڵماندا زەخت بکەن و توانیشمان هەرچەندە گۆڵمان خوارد بەڵام یاریزانەکە وەرە ناتە خوارد هەر زوو توانیمان گۆڵ و دوایش گۆڵی دووەمش بکەین بەڕاستی یاریزانەکانی ئەمڕۆ ئاسێکی باشن پێشاندا ئەم سەرکەوتنە گرنگ بوو بێمە ئینشەڵڵا لە یاریەکانی داهاتوو باشتریش دەرەکەوین. لارێکی تر لەسەر یاریگای کۆلێژی زانست ئاڵا میوانداری نیشتیمانی کرد هەردوویانە لە یاری یەکەمیان تووشی شکست بوو بوون هەر بۆیە دۆڕاوی یاریەکە ماڵ ئاوایی لە خولەکە دەکرد ئەمە وای کرد هەردوویانە بە ئاسێکی بەرز بە دیار بکەون لە سەرەتای یاریەکەوە ئاڵا لە ڕێگای حەیدەر سدیقی کاپتنی یانەکە پێشکەوت تا کۆتایی یاریەکە بەم ئەنجامە درێژەی کێشا و نیشتیمان ماڵ ئاوایی لە کێبڕکەکانی خولەکە کرد. لارێکی تر لە هەریگای گەردەگرد یانەی ڕاوەندز میوانداری شەقڵاوی کردو لە خولەکی 23 یاریزانی پیشەگەری ئێرانی داود بەکۆ شەقڵاوی پێشخست یاریەکەش هەر بەم ئەنجامە بە کۆتایی هات شەقڵاوە بە گۆڵێکی پاک سەرکەوتنی تۆمار کرد. ئەم سەرکەوتنەوە زۆر پێویست بوو بۆ ئێمە پیرۆزبایی لەیەکە یەکەیان دەکەن ئەمەیە برنەوەی دووەم بوو هەنگاوێشتر چوینە پێشەوە ئیشاڵڵا لە یاریەکانی تری سەرکەوتوو پەلەپەل یاریزانەکان تاخیر بەدلبوونی یاریزانی باڵەکان بەڕاستی ئەوە هۆکار بوون دومیش دووبارەیەکەمەوە حەکەم لە ئاستە نەبوو کە یاریەکە بەڕێ بە هیوادارم یەچێتە پێ کوردستان بەو ئاستەی حەکەمانە نێتە هۆکاری دۆڕاندنی تیپەکان و یاخود یانەکانی کوردستان. لە کۆمەڵەی دووەمیش چوار یاری بەڕێوە چوو لەسەر یاریگەی دووەمی فەڕەنسۆ هەریری یانەی زانکۆی جیهان میوانداری بەردەڕەشی کرد لە سەرەتای یاریەکە بە دیاریکراوی لە خولەکیدا یانەی بەردەڕەش بە گۆڵێک پێشکەوت لە ڕێگای شەعبان ئەحمەد لە نیوەی دووەم یاریەکەش تا کۆتاییەکان ئەنجامەکە وەکو خۆی مایەوە تا دوا خولەکی یاریەکە لە خولەکی 93 حەمزە خضر گۆڵی یەکسانی بۆ زانکۆی جیهان تۆمار کردەوە و یاری گەیشتە لێدانەکانی یەکلاکەرەوە زانکۆی جیهان بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد. لە یاریەکانی تریش ئاسۆ بە ئەنجامی 3 گۆڵی پاک لە شێخانی بردەوە 3 گۆڵەکە لە ڕێگای سوفیان ڕافع و سەرمەند عەزیز و فەرمان شەریف تۆمار کرا یانەی سێمەڵیش بە ئەنجامی 3 گۆڵی پاک سەرکەوتنی تۆمار کرد بەسەر هێرش و یانەی پیشە سازیش بە ئەنجامی گۆڵێکی پاک سەرکەوتنی بەسەر خەبات تۆمار کرد یانەکانی خەبات و هێرش لە ڕکابەری خولەکە چوونە دەرەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.